هێشتا تووڕەیی کادرانی پارتی یوتوبەرە عەرەبەکەدا نەمرکاوەتەوە ئومفەهدیشی هاتە سەر کوردوتەنی ماڵ لە خۆی نەبوو میێوانیش ڕوویتی کرد. ئومفەهد ئەو ژنە بەغدایی گڕی لە عێراقیەکان بەرداوە. ئەو شۆخ و شەنگەی تەنها دەرکەوتنێکی بەسە بۆ ئەوەی تا چەند ڕۆژێک لە ترند بمێنێتەوە. بۆ ئۆتۆمبیلی حکومی دەچێتە یاریگا و بازگەرە نێو پایتەخت هەڵدەگرێت و هەڕەشە لە کارمەندی تایبەتترین هێزی عێراق دەکات بەبێ ئەوەی سڵ لە هیچ کەسێک بکاتەوە. ئێستا کە حکوومەت کەوتووەتە مووقفێکی ئەحراجیەوە و لە ڕێگای وزارەتی ناوخۆوە دەیەوێت دادگایی بکات و سنوورێکی بۆ دانێت کەچی ئومفەهد بە هەمان ڕێچکەی عەلی عادل یوتوبەرە عەرەبەکەی بەغدا لە بانگەوازێکدا بۆ مەسعود بەرزانی داوای مافی نیشتەجێبوون لە هەولێر دەکات. حبي كردستان كلمة كاك مسعود كلمة پێشتریش لە هەولێر خان و شوقە بەدەیان یوتوبەر و کەسایەتی سۆشیال میدیا هاوشێوەی ئومفەهد بەخشراوە پارەیان بەسەردا بارێنراوە. هونەرمەندان و خەڵکی هەرێم لە سەرووی هەمووشیانەوە کادرانی پارتی لەو کارانین نیگەرانن لە ماوەی ڕابردووشدا پێشوازیکردنی نێچیبان بەرزانی لە یوتوبەرێکی عەرەب کاردانەوەی توندی بەدوای خۆی داهێنا. ئومفەهد ئەو ژنی هیچ حسابێک بۆ دادگا وزارەتی ناوخۆ ناکات. لە ڕۆژی دادگایکردنەکەیدا دەنووسێت لە خەومەومەتەوە نەچوومە دادگا. دەبێت ڕێزگرتن لێ و بانگێشکردنی بۆ هەولێر و داڵدەدانی چی خزمەتێک بە کورد و کولتوری کوردەواری بکات.